سڵاوتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، من عیمران ئەمیر خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەوی شاد بوومەوە. ئەمڕۆ لە شوێنێکم کە هەر کەسێک ڕۆژێک لە زانکۆکانی هەولێر قوتابی بوو بێت. خۆت کار ببێت لە ناو زانکۆکانی هەولێر دەبێت سەردانیان بەشە ناوخۆیی کردبێت و چەند ساڵێک گوزەری تێدا کردبێت. ئەمڕۆ لە بەشە ناوخۆیی شەی شەوکەتین و دەمهەوێت لە قوتابیانی بەشە ناوخۆیی بپرسم هەستێکی چۆن هەیە کە لە نێو بەشە ناوخۆیی ژیان بەسەر دەبەی. بەشە ناوخۆیی چی فێر کردیت؟ ئایا هاوڕێتیتان چۆنە لە بەشە ناوخۆییەکان؟ تۆ لە چ شارێک هاتوویت و چ سوودێکە لە بەشە ناوخۆیی بینیوە؟ لە بەشە ناوخۆیی کۆمەڵی پۆست هەیە، تۆ کامە لەو پۆستانە دراوە و لە بەشە ناوخۆیی چ کرستەیەکی ناوماڵیان ئیشێکی ناوماڵ فێر بوویت؟ ئەم پرسیارانە و چەندی پرسیارێتت تایبەت بە ژیانی بەشە ناوخۆیی لە قوتابیانی بەشە ناوخۆیی دەکەم. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. خۆت تەڵەبەی داخلی و لێرە لە داخلی دەمینەوە؟ بەڵێ بۆ خۆم ساڵی سێمیش لە داخلی ئەمێنمەوە. ینی ساڵی سێمتە لە داخلی؟ بەڵێ. لە چ شارێکەوە هاتووی؟ لە سۆران. لە سۆرانەوە لە هەولێر دەبین. لە چ بەشێک دەخینی؟ لە علوم جیۆلۆجی زانکۆی سەلاحەدین. داخلی چۆنە؟ ژیانی داخلی سێ ساڵێکە بەردەوام هەم زانکۆت لەگەڵ کردوم لە داخلی ماتۆ. ژیانی داخلی چۆنە؟ وایە بۆ خۆی شتێک هەیە لە ژیانی ئینسانی ئەگەر تۆ هەموو علمت زانی بەڵام نەگەڕای پێم وابی نێوانی نیوەکەت کردبی نیوەکەت مابیتن. بۆ خۆش تۆ تا کەسێک لە کەلار ئەناسی بۆ نمونە تۆ خەرچی زاخۆی تا کەسێک لە کەلار ئەناسی ئەگەر بتەوێت کەسێک بناسی ڕێی 10 ساعاتە ئەو جا ئەی ناسی باشە خراپە، بەڵام بۆ تو لێرە لە قاوشێک من لە قاوشێکم خەرچی چۆمانی لێە، خەرچی هەولێری لێە، خەرچی دهۆچی لێە، خەڵکی دەرەوەی هەولێری لێلوانی خەڵکی ناهەولێریش زۆر باستی داخلی بناسم، خەڵکی کەلار دەناسم. بۆ نمونە چەندان جار ئیشم هەوە لە کەلار لە سلێمانی لە پێنجێن بە یەک تەلەفۆنی برادەرە و هیچ برادەراتیش ناگەتە برادەراتی داخلی وە ینی جگە لە کولیە و فێربوون و خەڵک ناسینی ژیانی داخلی بۆ خۆت بە تەنیایی و یان بۆ پرۆسەی زەواج سوودێکی زۆر زۆری لێ دەبینیت. لە داخلی دەبن بە عیلەیە ینی کەلاریەک و سۆرانیەک و خەڵکیی هەولێر هەموو یەکتان گرتووە لە عیلەیەک نزیکتر. باشە لە داخلیەوە چۆن ئیشەکانتان دابش کردو؟ ئیشەکان چۆن دەڕۆ؟ بە تایبەت لە داخلی کوڕان پێم وایە بەشێک لە کێشەی خواردنیان هەیە کە کەمیان دەزانە خواردن دروستکەن. تۆ لە داخلی پۆستێکت هەیە؟ وەڵایی ئەوەیان بە ئەوەی دەگۆڕێت نستا بۆ نمونە من لەگە ژووری خۆم حەسە بجەوە کامی حەز دەبیتن ئەو خواردن حاضر دەکات بۆ نمونە من دێنێ ئێوارە حاضرم کرد ئەو ڕدەن ناچارە حاضری بکاتن. ینی بە نۆرەیە کەمە خواردن ئاماد دەکات؟ حەسەب ڕێکەوتن هەیە بە نۆرێ هەیە پێک نادن هەیە هەرێمەش سەر بەخۆی ڕادەکەینی ژوورەکەیدا دەخاتن. هەستێکی چۆن هەیە کە لە نێو بەشە ناوخۆیی ژیان بەسەر دەبەی؟ بەشە ناوخۆیی چی فێر کردیت؟ هیچ برادەراتیش ناگەتە برادەراتی داخلی. فێربن کە داک چەندە بە قیمەتەکە داک چەندە بە نرخە ئەن لێرە ئەرکوماندی بوون دایکمان بێتەوە کە من لە کاتی خواردن ئازکردن ینی تا ڕادەیەکی باشمان دوودەم. وای من پۆستەکەم قاپشەوەردن بوو بەڵام پۆستەکەم گۆریەوە لەگەڵ ئەم بەڕێزە ئێستا یاریدەدەری چێش لێنەرم. داخلی خۆشە چکە من ساڵەکەم بەڕێ کردووە ئەگەر بێت و لەگەڵ هاوڕێکان ڕێککەوی زۆر خۆش دەبێت. ئەو کەسانی دێنە داخلی بەڕاستی یەکەم ساڵیان ناخۆشە بەڕاستی فێرە ژیانەکەبی ژیان ئەو ژیانە لە هیچ جێکی نییە نا ئەوەی گرنگە کە دۆزینەوەی هاوڕێی باشە ینی تۆ لەگەڵ هەموو کەسێک داخلی کەسی جیاوازی تێدایە. چێژلێنەرەکان بە پیاوی گەورەی ژوورەکانیش دەناسرێن یان پۆستەکە چۆنە بەرزە نزمە شێخوای گوندە ئەنی بەگشتی ژیانی داخلی بەڕاستی فێرە ژیان تەکە هەر لە هەموو لە ئابووری بۆ منە ئەمە هەوڵەدەی لێران بوونە بڕەپارێکن لە ماڵەوە پێدرێت ینی بە شێوکی ئابوووریانە خەرجیکەین. ڕەچا ئێوە بکەن کە دەوروبەر زۆر کاریگەریان لەسەر ناکاتن زیاتر ئامانجەکان بە خوێندن و ئیحتیمامیان بە ژیانی خۆیان بدەن لە داخلی وریای خۆیان بن. ئەوە هەمووی ژوورەکانی داخلین کە لێرانەوە دەیبینن سەردانی و ژوورە دەکەین چولویەک نووسراوە بە بچینە ژوورە و بزان چی لێ. سلام علیکم چۆنن؟ باشن ئەحواڵتان چاکە سەلامەت ئەحواڵتان باشن سەلامەت تۆزە لە کاتتان بگرین فەرموو کاکێن باشن الحەمدولillah تۆ لەگەر داخلی چۆنە؟ وەڵی لە خوای بەزار زۆر چاکە. لە چێوە هاتوویەت و لە چێوە خەڵکی شەقلاوە لێرە دەخوێنم لە زانکۆی سەلاحەدین کۆلێژ ئەدەبیات بەشی ڕاگەاندن. چەند ساڵە لە داخلی؟ وەڵا هێوە ساڵی دووەممە
ساڵی دووەمەوە زۆرش خۆشحاڵم کە لە داخلی دەمێنمەوە و ژیانێکی تایبەتە بەڕاستی چونکە پێویستە سەرەتا ئاماژەوەی دەن کە ژیانی داخلی سەرەتایەکە لەوەی کە تۆ فێری ژیان بیت. ئەنی هەز دەکەی لێرە لەو 2 ساڵی کە لێرە بووی ینی کۆمەڵە شتی نوێ لە ژیان فێر بوویت بەدڵنیاوە کۆمەڵە شتی نوێ فێر بینەوە و هەتا دێتن شتی زیاتریش فێرە بین. باشە لە داخلی ئەوەندەی گوێبیستی بوون دەڵێن پۆستەکان دابش دەکرێت چ پۆستێکت لە داخلی وەرگرتووە؟ وەڵای من وەکو خۆم پۆستی خواردن حازرکردنم لێنەر چێشتەکانت خۆشە؟ وەڵی من ناتوانم خۆم ماتی چێشتەکان بەس لە چێشتەکانی ڕازی چێشتەکانی کاکێ من بەڕاستی وڵی خۆشە بەڕاستی ینی تام چێژە تایبەتی هەیە. ئەتۆ چەند ساڵە لە داخلی؟ بەڵێ ئەم نیشە 2 ساڵمە. ئەو ساڵ خۆشترە لە پاریان پار خۆشتر بوو؟ دەتانم لەمە ساڵ خۆشترە ینی لێ ڕاهاتینە زیاتر. شوێنەکەتان بەدڵی خۆتانەیە لێرەکە مایتنەوە؟ ئارێ وڵی باشە ینی کەم و کڕینیە زۆر باشە. لە شوێنێکەوە هاتوێت و خەڵکی کۆیە خەڵکی کۆی 2 ساڵە لە داخلی دەبینەوە؟ بەڵێ ئەرێ وەڵام لە داخلی چی فێر بوو ینی وەڵی شتێکی وان شتێکی فێرم ینی نازانم وڵی پێ خۆشە ینی بەگشتی خۆشە ئەرێ وڵا لەگە بلادری زیاتر تێکەڵ دەبی فێرە ینی کۆبڵی شێر ینی قاپشنەوە شتانە پۆستێکت هەیە لێرە بە پێی کاتەکان قاپشنەوە تر خاوێنکردنەوە لە ماڵە قاپت دەشوشت؟ نەوەڵە ئێستا دەزانی قاپشتن چەند ناخۆشەکان من ڕۆژێ بەدایکت دەشوشت؟ لای ناخۆشە ئێستا زانیم کەکۆ ئێستا دەزانی دایکت مەڵێ وەڵا کاکێ من دەزانی چێژ لێنان چەند ماندی بوونە ها ئێستا کە تازە قەدری دایک و باوکو و خوشکوانت دەزانی کە چێشتیان لێدەنا؟ بەڵێ بەدڵنیاوە یانی ئێستا فێرمین کە داک چەندە بە قیمەتە کە داک چەندە بە نرخە یان لێرە ئەرکوماندی بوون دایکمان بیردێتەوە کە من لە کاتی خواردن ئازکردن ینی تا ڕادەیەکی باش ماندوو دەوم لەوانەیە تۆش تووشی ئەوە بێم کاتی خۆی لە داخلی لێکشت زۆر دەترسام کاتێ منزڵیان پێدەشوشتم کاتێ منزل دەشوی چۆنە هەستت وایە وڵی ینی وەچەوەی دێتە بەرچاومان ینی چۆن کە ژنت لە ماڵەوە بیت و ئەگەر خێزان پێک بێنی ژنت لە ماڵەوە بی ئەو ئەسدا بکە بڕۆ قابەکانت یاخۆت مەنجەرەکان بیشەوە. باشە ئامۆژگاری چێ بۆ قوتابیانی کە لە داخلین زۆر جار ئەو قوتابیانی کە لە داخلین زۆر کاتەکانیان بە هەدەر دەدەن بە شتی گەڵتە و ئەوانە پێویستە ئێمە سوود لە کاتەکانی داخلی زۆرگرین. بەڵێ من خۆشحاڵش بووم کات مەژورەوە بینیم کتێب لە دەست بوو خەریکی کتێب خوێندنەوە بوویت. بێگومان زۆر سپاس دەکەم وەڵی من بەداخۆم وەکوانە کە زۆربەی کاتەکانیانانەوەتە بە فەیسبوک بەسەرە بن یانەوە ئێستا ئاتارێک پیا و بە ناوی پۆبجی کە زۆر بەداخەوە ینی زۆربەی کاتەکانیان بەچ بە سەر بن بە یاریە کە هیچ سوودێکی نییە تەنها بۆ تێرکردنی عەزەکی کەمە و هیوادارم ینی لێرەوە پامێک گەن بەو گەنجانێکە لە داخلین هیوادارم دووبارە بگەڕێنەوە سەر کتێب خوێندنەوە و زیاتر گرنج بە کتێب بدەن و بیرەکەیان بیر و فکریان دەوڵەمەند بکەن. حواڵەت ئەو خەریکی چی؟ خەریکی چی؟ قاپ شوردن قاپت دەشوشت؟ خواردنتان ئامادە دەکرد؟ خوارد کە چیت ئامادە کردی بە تەماشای چی کردی؟ شلە ئێ چییە؟ تەبان بە خۆت ئامادەت کردیە؟ برنج شێفی ئێرە بە خۆتی؟ خۆم چی چێنە لە داخلیەوە چەند کەسن؟ خۆم و سێ هاوڕێترین خەڵکی شێن دەرێنە هاوڕێکانە تۆ خەڵکی کوێ؟ من خەڵکی سۆرانم هاوڕەکانیشم لە ئاکرێ و شەقڵا و تێکەڵین. خۆشە ئاوا هەمووتانیان یەکی لە شارێک لێکەوە تێکەڵ بوون. تاموچێژی داخلی ئەمەیە تێکەڵاتی زۆر دروستە بێت لە کەلتور و زمان و ئاینەکان و هەموو شتی. پۆستەکەت چۆنە تا چەند لە پۆستەکەت ڕازی؟ پۆستەکەم شاز عیبی نییە. چیان پۆست لە داخلی زۆر خۆشە یان یەک لە پۆستە خۆشەکانە زۆر ئاسانیشە بێیشی لامی خۆشترە بەڵام بێیشی دەبی؟ ناوەڵا ناوی هەرێکیشی خۆی هەیە لێرە. ئیشەکانتان دابەش کردی؟ هەرێ وڵات دابەشێک قاپ شۆرێک شێفە. تۆ شێفیە و گروپەی خۆتانی؟ لا غۆفەکە خۆ من شێفم. ئەی هاوڕێکان ترچیشەکان بۆ نمونە؟ قاپ شۆرێک ژوورەکە پاک دەکاتەوە یەک جلدە شووە ئاوایت. وتە دوو کەسی خەڵکی ئاکرێشم لەگەڵە تۆ خەڵکی سۆرانی باشە ئەوان بادینی تۆ ئیمەنتیقی سۆران چۆن گەشتونەتە یەک؟ ئیتر ئەوە تێکەڵبوونێکی خۆش دروست بە لە نێوانە سوحبەت و شتی خۆش
داخلی دەتوانانی لە داخلی ینی ئیسفادە لە کاتەکانێکی بۆ کتێب خوێندنەوە بۆ بابەتە ڕۆشنبیریەکانیان داخلی زۆر زار دەبینین بۆتە هۆی بەسەربردننی کات یان کوشتنی کات تۆ داخلی بە چی ناو دەبەی؟ طبعا لە بابەتی خوێندنەوەەوە ماڵەوە ئاسوودەترە بەڵام داخلیش چێژی تایبەتی خۆیە و کەشوەوە هێمنتریە بە تایبەت دەگەڕێتەوە سەر کەسەکە کتێب خوێن بێت و حەزی لە کتێب بێت ئەتوانێت ماوەیەکی باش بۆ خۆی دەرفەتێکی باش پەیدا بکە. لە ماڵەوە قەت چێشتە لێ دەنا؟ ناوەڵە لێرە فێر بووم. لێرە فێرەوەی ئێستا زانی هەرچی دایکە چەند قورس بکاتی چێشتی لێ؟ وڵات تازە قەدریان دەزانین. چەند ساڵە لە داخلی؟ وڵات 2 ساڵە. ئەرێ وەڵا. سەرکەوتوبی هیوامان وایە چێشتێکی زۆر خۆش و بەتام دەربچێت. خۆشویستانمەوەی کە دەیبینن عیلەیەکی بچوو کراوەیە یعنی لێرە کۆمەڵێک شار دەتوانێت مڵێ لێرە کۆبنێتەوە ئەوە لە لای ئاکرێ هاتیە ئەوشی منتیقی ئاکرێەوەەوە ئەوی منتیقی سوورچایەتیەشە ئەوەش ئی منتیقی لای سۆرانە ینی لای دیانە لێرە لەسەر یەک سفرە هەمویان کۆبوونەتەوە و لەو داخلیە توانیویەتی چەند شارێک بێک بگەێنێ من لەگەڵ یەکێک لەوان قسە دەکەم بزانم هەستێکی چۆنت هەیە کە دەبینی هاوڕێکانێت هەریەکی هیچ شارێکن و لێرە هەمووتان شەوانە بەیەکەوە دەخەون و لە ژوورێک هەمووتان کۆبوونەتەوە بەخوای هەستێکی زۆر خۆشەوە هەستەکەم لە یەک ژووردام لە 2 شار لە 3 شاری جیاوازدام چونکە من خەڵکی یاکرم ئەو شار خەڵکی یاکرێ ئەو خەڵکی سۆرانە هەستێکی زۆر خۆشمانە پێیکەوە کات بەسەرە بین ئەخوێنین ئەچینە دەرەوە دەبینم ئەو بزانم ئەوەندە تێکەڵ بووی لەگەڵ سۆرانەکەی بادینەکەی خۆتان لەبیر چێتەوە وڵا هەر بەخۆی سوورتیمە بەس هەند لەگەڵەوەنە تێکەڵ بوویمە هەر بە سۆرانی قسەی دەکەین باشە لێرە چۆنێوە گەیشتم بەیەک ینی یەکێک لە ئاکرێ و یەکێکی تر لە سۆران و لە دیانە چۆن گەیشتم بەیەک ئەوە بە پێی باش بوو ئێمە هەرسێکمان لە بەشی ڕاگەیاندی ئەومان پێی باش بوو لەگە بەشە ناوخۆی شار لەگەڵ یەک بین چووکە لە کولە شار پێکەوە بووین باشە ئەوە دەبینم هاوڕێکت لێمان پرسی وتی پۆستی چێژ لێنەریم هەیە تۆ چ پۆستێکت هەیە لە داخلی بەخوای من پۆستەکەم قاپشەوەردن بوو بەڵام پۆستەکەم گۆریەوە لەگەڵ ئەم بەڕێزە ئێستا یاریدەدەری چێش لێنەرم یاریدەری چێژ لێنە ئەگەر ئەو لێرە نەبێت تۆ چێشتەکەی لێ دەنێت بەڵێ چێشتی کامەتان خۆشترە لای تەبعاً ئەو چونکە من یاریدەدەری ئەوم بەڵێ ینی وردە لە بەندەستی وا لێ ڕادەی طبعاً فێر دەم ئینشاءالله هەستێکی چۆن هەیە کە لە نێو بەشە ناوخۆیی ژیان بەسەر دەبەی بەشە ناوخۆیی چی فێر کردیت؟ هیچ برادەراتش ناگەتە برادەراتی داخلی فێربن کە داک چەندە بە قیمەتەکە داک چەندە بە نرخە ئەن لێرە ئەرکوماندیبوون دایکمان بێتەوە کە من لە کاتی خواردن ئازکردن ینی تا ڕادەیەکی باشمان دوودەوم خی من پۆستەکەم قاپشەوەردن بوو بەڵام پۆستەکەم گۆریەوە لەگەڵ ئەم بەڕێزە ئێستا یاریدەدەری چێش لێنەرم داخلی خۆشە چکە من ساڵێکم بەڕێ کردووە ئەگەر بێت و لەگەڵ هاوڕێکان ڕێککەوی زۆر خۆش دەبێت ئەو کەسانی دێنە داخلی بەڕاستی یەکەم ساڵیان ناخۆشە بەڕاستی فێرە ژیانەکەبی ژیان ئەو ژیانە لە هیچ جێکی نیە نا ئەوەی گرنگە کە دۆزینەوەی هاوڕێی باشە ینی تۆ لەگەڵ هەموو کەسێک داخلی کەسی جیاوازی تێدایە چێژلێنەرەکان بە پیاوی گەورەی ژوورەکانیش دەناسرێن یان پۆستەکە چۆنە بەرزە نزمە شێخوای گوندە ئەنی بەگشتی ژیانی داخلی بەڕاستی فێرە ژیان تەکە هەر لە هەموو لە ئابووری بۆ منە ئەمە ئەوڵە دەینێران بوونە بڕەپارێکن لە ماڵەوە پێدرێت ینی بە شێوکی ئابوووریانە خەرجیکەین ڕەچا ئێوە بکەن کە دەوروبەر زۆر کاریگەریان لەسەر ناکاتن زیاتر ئامانجەکان بە خوێندن و ئیحتیمامیان بە ژانی خۆیان بدەن لە داخلی وریای خۆیان بن ئەزیزانە قوتابیمان دیارە تازە دێتە داخلی لە چێوە هاتوویت تشریف توێناوە بۆ داخلی و بۆ شوێنە پیرۆزەیە بەڵێ من لە ڕانیەوە هاتووم بۆ داخلیە یەکەم ساڵتە لە داخلی بەڵێ هەر یەکەم ساڵی قۆناغی زانکۆشتە یان یەکەم ساڵ تەبیتە داخلی یەکەم ساڵی زانکۆشمە پیرۆزە لە چ بەشێک وەرگیرایی وەڵا من لە پەروەردەی بایۆلۆجی لێرە وەرگیرەوە لە بەشی بایۆلۆجی کۆلێژی پەروەردە سەرکەوتوبی باشە ژیانی داخلی چۆن دەبینی هێشتان هیچ دەست پێ نەکردووە تازەوە ئەشیاکانە دەینی وڵاهی سەرهاتووی بۆ داخلی بەر لەوەی ئەشیاکانە بینی سەرت لە داخلی داوە ناتوم بەس شاڵە ئاسان دەبێت شتەکە ژیانەکەی شاڵە خۆش دەبێت لەگە هاوڕەکانمان باش دەبین و ئەو هیچ کەس ناسی لە داخلی بەڵێ دوو هاوڕێی کەم لێرەوە هاوڕەیەکیان ئەوە لێرەیە
ئەو تۆ هێنا بەڵێ هەر هاوکارم دەوێت لەگەڵ من ناتوانش خەڵکی کوێیت خەڵکی سەنگە سرم خەڵکی سەنگەسەر بەڵێ بەڵێ باشە پێت وایە داخلی بۆ هاوڕێکت چۆن دەبێت وەڵایی داخلی خۆشە چکە من ساڵەکەم بەڕێ کردووە ئەگەر بێت و لەگەڵ هاوڕێکان ڕێک بکەوی زۆر خۆش دەبێت باشە بەتەمان پۆستێکی بدەنێت تازە هاتوو هێشتان زۆر پۆستەکە اینجا لە ژوورەکەی ئێمە نییە لەگەڵ هێندێک برادری ترا خۆم و خۆم یاریدەدەری شێفم بزانە ئەو چیە زانێت تۆ شتێکە زانێت بێگومان قاپشۆردنەوە هەمومانەی زانین ئەو پۆزەی لێمەدا شتێکی ترە زانانی زانی چێژ لێونەی ناوەڵا بەس هەر بڵێم شتە سەرەتایەکان دەزانم لێنێم بەس وەکو بڵێم شتا قرسەکە ناتۆم بەس لە کاری پاکوخانیدا باش داخلی چۆن دەبینی پێ وایە لێرە ژیانێکی خۆشت دەبێت وەڵاهی تاقیم نەکردوێتەوە بەس ئینشاءالله خۆش دەبێت ئینشاءالله دەیشەڵا گرنگترین شت لە داخلی ئەوەیە ئێوە هاوڕێتیەکی پتە لە نێو خۆتان دروست بکەن مامۆژگاری دەکەین بەوەی کە هاوڕێتیەکی پتە لە نێو هاوڕێکانە دیان لە نێو کەسانێکە لە ژوورەکەتن دروست بکەیت چکە بەشێک لەوانەیە کە دوانمان ڕفاقەتێکی زۆر زۆر جوانیان لە نێودا بوو ئینشاڵڵا تۆ سەرکەوتوو دەبیت هەم لە قۆناغی زانکۆت و هەم لە داخلیش خۆشحاڵ بووین بەڕێزی تۆ چەند ساڵە لە داخلیت من سێم ساڵمە لە داخلی داخلی چۆنە بەگشتی ینی ئەو کەسانێک کە داخلیان نەبینیوە تۆ چۆن وەسفی داخلیان بۆکەیت ئەو بۆ نمونە و قوتابیەکە تازە بینیمان یەکەم ساڵیتی لە زانکۆ تۆ چۆن وەسفی داخلی بۆکەگەر لە چەند شەیەک ئامۆژگاری بکەی بۆ داخلی بەڵێ سەرەتا زۆر بەخێر بێن داخلی ئەو شوێنەیە بەڕاستی کە من خۆم سێم ساڵمە لە داخلی وای ئەبینم کە ینی بەڕاستی شوێنێکی ئەو شوێنەیە کە دەتوانانی لە خۆت چەند هاوڕێیەکی خۆشەوی چەند ئازیزێک ینی هەول و ماندیبوونی خۆت دەستی خۆت ینی هەول ئەدەی خۆت بژی بەدەستی خۆت ینی ئیحتیمام ناکەێستا هیچ کەس تەنها خۆت نەبی ئەو کەسانی دێنە داخلی بەڕاستی یەکەم ساڵێن ناخۆشە بەڕاستی بەس ئەویان پێیان لە داخلی یەکشت بکەن تەنها دۆزینەوەی هاوڕێ نوێ ینی تحاملکردن لەگەڵ هاوڕێ هەمومان لە شوێنی دوورەوە هاتین بەس لەوانەیە ئەو برادر لە شوێنی دوورەوە من لە شوێنی دوورەوە بەڵام دەبی ئێستا تۆ لە شوێوە هاتوویت لە دەبەری زرارەتی هاتیمە حیدارە شەکران لەگەڵ چەند هاوڕێت لە داخلیت لەگەڵ دوو هاوڕێ هاوڕێکان خەڵکی کوێن هاوڕەکانم هەری یەکنە خۆمانن بەڵام هاوڕێ تریشمان هەیە جیاواز باش ئێوە بێکەوە خواردن ئامادە دەکەن و شەو ڕۆژ بێکەوەن بەڵێ شەو ڕۆژ بێکەوەین هەستێکی چۆنت هەیە کە دەبینی ماوەیەکە لە ماڵەوە دوور کەوتیتیەوە هاتێنێ و کۆمەڵێ گەنج و ئەو گەنجانێکە لە تەمەنی خۆت و لەگەڵان ژیان دەگوزارێنی هەستێکی زۆر خۆشمێ بەڕاستی لەگەڵ ئەو هاوڕیانەوە دەزانم لە ماڵەوە ینی ئەوەندە خۆشە ینی بێکەوەنان ئامادەکردن بێکەوە خەوتن بێکەوە قسەکردن دانیشتن ئیشەکان چۆن ڕایەکەن بێگومان داخلی تۆ چی ئیژەکەی زیاتر لە داخلەکان زیاتر هەمومان زانینم قاپشۆرم و دەنجی دای تۆ قاپشۆری تو لە ناو داخلی قاپشۆری ئەو قاوشەیمە زۆربەی قاپەکانە تو دەشوێت زۆربیانم دەش باش ئێستا دەزانی قاپشۆشتن چ ناخۆشەکە لەوانی پێشتر قەت بیر لە ناخۆشی قاپشتن نەکردبێ وڵی پێشتر ناخۆش بوو بەڕاستی بەڵام ئێستا کە زۆر دەیشۆم و ڕاهاتوو بەێ باشە ئەو برایە لە چێ هاتووە تۆ لە چێ هاتوویت لە بادینەوە هاتم قەزای بەردەڕەشەوە لە چ بەشێک دەخوێنیت کوردی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی چەند ساڵە لە داخلی ساڵی سێم داوەکو هاوڕێ باش هەستێکی چۆنە هەیە لە داخلی چۆنە خۆشە ناخۆشە داخلی هەم ڕۆژی خۆشی ڕۆژی نات خۆشی هەیە ینی با تێپەڕبوونی کات لە سەر ئەوە ڕادەی کار لە لات خۆشتر بێت کالەوەی بچی بۆ ماڵەوە چ شتێک گرینگە لە داخلی ینی هاوڕێکانیانەوە کەسانی تازە قۆناغیەکن گرنگی پێ بدەن پێویستە لە سەرەتادا ژوورێکی پاکەڵ بژێرن یان کۆمەڵی هاوڕێی پاکەڵ بژێرن بەدڵنیاییەوە هەردووچی گرنگە بەس ئەوەی گرنگە کە دۆزینەوەی هاوڕێی باشە ینی تۆ لەگەڵ هەموو کەسێک داخلی کەسی جیاوازی تێدایە دەبی کۆمەڵێک هاوڕێی باش بۆ خۆت هەڵبژێری بۆ ئەوەی پێکەوە بگونجێن چ شتێکی داخلیە زۆر ناخۆشە کە تۆ بێزارەکە بەخوای داخلی گشتی بەعام کارەبانە بێ زۆر ناخۆشە ئارێوەڵە کارەبا و شتان چۆنە لێرە وەڵا کارەبا و باشە و باش نییە و داخلی شەوکە دەیەکە لە داخلی خاوێنەکە لە داخلیانێکە زیاتر گرنگی پێدراوە لی ڕازی تۆ بەگشتی 180 شتە پێداویستەکانی ئەوەی بە 100 نییە بڵێ باڵستان خۆش بێ سەرکەوتوو بن هیوام وایە ساڵی سێمتانە ساڵی دابێت کۆتا ساڵتان بێ و سەرکەوتوو بن لە زانکۆ بچنەوە نێو خانەوادەکانی خۆتان زۆر
بەگشتی داخلی ینی ئەوێک ئێرەش یەکێکە لە پرۆسەکانی فێربوونی ژیان لێرە فێرە ژیان دەبینیان تەنها بۆ کات بەسەربردنە داخلی ئێستا تۆ کە دەیتە داخلەوە لێرە فێر دەبێگەر ئەوش لە کولێ فێر بە تەوا بەڵام بەداخەوە ئەوەی کە لە داخلی فێر دەبی لە کولەکە لە دەستی دەدەی نەک فێر دەبی ئەوە مشکلەی مێ لێرە داخلی جێی خۆ عرضکردنی نییە جێی پارەی نییە تۆ لە ژوورێکی لەگەڵ من 100,000 دەفتەرت هەبێ 1 دینار هەبێ من و توێش تەڵەبینە بەڵام کاتچینە کولە ئەوەی کە پارە هەیە خۆی فەرز دەکا بەسەرەوی کاتە لا کولێ عقلەکەی لێنە بەڵام داخلەکە بەیەکەوە یاریەکان دەرسە خوێنن یارمەتیەکە تۆ ئەگەر بێی بچە مەتبەخی هیچت پێ نەبی ئەوەی دەتوێ یەک خۆی پێ یەک شیوی پێیانی بڵێ دەعوەتم یعنی هیچ شتێک ئەوەی کە لە داخلی دیتیتم ئەو ڕێزگرتن و خۆشەویستە لە هیچ جێکی پەیان نابێتن قەت ژیانی داخلیش دووبارە نابتەوە داخلی چۆن وەسف دەکەی لای خۆت ینی چەند ساڵە لە داخلی ساڵی دووەم ساڵی دووەمدا داخلی شوێنی بەسەربردننی کاتە یانیش داخلی فێری ژیانت دەکات تا نهاتیتە داخلی کۆمەڵەشت فێر نەبوویت بێگومان داخلی فێرە ژیان دەکات فێرت ئەوە دەکات چۆن خاوەن ماڵ بیت چۆن ماڵی خۆت بەڕێبێت چونکە هەروەک ماڵات هەموو شتێک دەبی بکڕی ماڵەوەت بەڕێو بێش خواردن چاکەی هەم ڕۆلی ئافرەت دەبین هەم ڕۆلی پیاویشە بینی لە داخلیە هەم دەخوێنی نیش هەیە کاریش دەکات لەگەڵ خوێندنەکەی و لە بەشە نەخوێنی تۆ کاری شکاتن تۆ کار دەکەی نەخێرە تا ئێستا هیچ کارێکم نەکردووە گەرا بێت ئەیکەم باشە لە داخلی چ شتێک فێر بوویت لە دوای کە چوێ ماڵێ ئێستا لە ماڵی یارمەتیان دەدەی لەو شتەیە بەخوای هەفێرە قاپشۆردن و ئەو ئیسلامارە و ئیشارە ناکەم چونکە زۆر کەسان لە ماڵەوە قاپشۆن بەڵام ئێستا دەزانی قاپشۆردن سەر ناخۆشە ئەرێ وەڵڵا زۆر شتێک زۆر ناخۆشە بیشێ و قاپیان منجەڵەکە زیاد بەخوای مانجەڵەکە برنجش دەی هیوام وایە هەر ئاوا دەستەیەکی هاوڕێتیەکی پتەوتان لە نێو بێت و خۆشحاڵم کە لە سفرەیەکی ئاوا لەگەڵەوە بەشدارم خۆشەویستانم ئەوەی گوێبیستی بوون پەیامی بەشێک لە قوتابیانی داخلی شەی شەوکەتە کە ئەبینی لە چەندین شارەوە هاتوون و هەمووی لێرە کۆبوونەتەوە وەکو دەستەیەکی هاوڕێی پتە و بێکۆ لێرە ژیان و گوزەر دەکەن دیارەوە لە دوایەوەی کە لە زانکۆنە ینی بۆ ماوەی 8 کاتژمێرێک لە زانکۆنە دوای دەگەڕێنەوە داخلی من نازانم ماوەندەی کە گوزەرم بە ناویان کردووە بەر لە بەرنامەکە پێشتریش چەند جارێکی تر سەردانم کردوون دەبینم ژیانێکی زۆر سادە و خۆشیانە ئینسانەکان لێرە زۆر سادە دەژین ئینسانەکان لێرە لاف و کەدافی پارە لێ نادەن ینی هەمویان زۆر بە سادەی دەژین من دەستمە ژووری تر و قوتابی تری داخلیتان بۆ دەگوازمەوە لەگەڵمان بن و دوور نەکەونەوە هەستێکی چۆن هەیە کە لە نێو بەشەناو خۆی ژیان بەسەر دەبەی بەشەناو خۆی چی فێر کردیت هیچ برادراتش ناگەتە برادراتی داخلی فێربن کە داک چەندە بە قیمەتەکە داک چەندە بە نرخە ئەن لێرە ئەرکوماندیبوون دایکمان بێتەوە کە من لە کاتی خواردن ئازکردن ینی تا ڕادەیەکی باشمان دوودەوم وای من پۆستەکەم قاپشۆردن بوو بەڵام پۆستەکەم گۆریەوە لەگەڵ ئەم بەڕێزە ئێستا یاری دەدەری چێش لێ نەرم داخلی خۆشە چکە من ساڵەکەم بەڕێ کردووە ئەگەر بێت و لەگەڵ هاوڕێکان ڕێککەوی زۆر خۆش دەبێت ئەو کەسانی دێنە داخلی بەڕاستی یەکەم ساڵیان ناخۆشە بەڕاستی فێرە ژیانەکەبی ژیان ئەو ژیانە لە هیچ جێشی نییە نا ئەوەی گرنگە کە دۆزینەوەی هاوڕێی باشە ینی تۆ لەگەڵ هەموو کەسێک داخلی کەسی جیاوازی تێدایە چێژلێنەرەکان بە پیاوی گەورەی ژوورەکانیش دەناسرێن یان پۆستەکە چۆنە بەرزە نزمە شێخوای گوندە ئەنی بەگشتی ژیانی داخلی بەڕاستی فێرە ژیان تەکە هەر لە هەموو لە ئابووری بۆ منە ئەمە هەوڵە دەینێران بوونە بڕەپارێکن لە ماڵەوە پێدرێت ینی بە شێوکی ئابوووریانە خەرجیکەین ڕەچا ئێوە بکەن کە دەوروبەر زۆر کاریگەریان لەسەر نکاتن زیاتر ئامانجەکان بە خوێندن و ئێحتیمامیان بە ژانی خۆیان بدەن لە داخلی وریای خۆیان بن تۆ چەندەم ساڵتە لە داخلی دەمینیتەوە دوم ساڵمە داخلی چۆن ئەو ساڵ پێم وایە لە ساڵی پارە بێ باشتر بوو بێ باشترە بە پێی کاتە گونجێ لەکوێوە هاتووی لە شارێکەوە لە ڕانیەوە بەڵێ ڕانی خۆشتریان هەولێر وڵای بەپێ ئەو شوێنێک کە خۆت لێژیای من ڕانیان پێی خۆشترە ئێستا وردە ڕانە هاتووی لە هەولێر 2 ساڵە لی بەو شێوە نەخێر چونکە هەر شوێنە و بەپێ ئیمکانیاتی خۆتە یان چۆن لە کوێ بگونجەی ئەوێ خۆشە بۆ تۆ باشە لە داخلی لەگەڵ چێ دەمینیتەوە کەسێکە لەگەڵ تەوا بزانم دوو تەختی لێ هەردوو کەسی ژەمێنەوە لەگەڵ یوسف کاگە یوسف خەڵکی کوێ بەردەڕەش
تۆ لە ڕانی ئەویش لە بەردەڕەش بەیەکۆ دەمێنەوە باشە چ شتێک وای کرد بەڕەڕەشی کوڕانیە بگەم بەیەک زانکۆ وای لێگردم لە داخلی چ شتێک سوودێکت بینی و ینی بە بەرچاوی ینی حەزەکەی بەر لەوەی بێت داخلی و شتێت نەبوو سیق و متمانە لە نێو برادران پن زیاتر پەیدا بوو هاوڕێی زیاتر ناسی بێگومان ئێستا هاوڕێت لە زۆربەی شارەکانی کوردستان هەیە بەهۆی داخلیەوە بەڵێ زیاتریش باشە ئەو داخلی پێکاتوە دەڵێن لە کۆمەڵی پۆست هەر گەنجێک و پۆستێکی هەیە بێ پۆست نابێت لە داخلی بیت چ پۆستێکت هەیە تۆ وەڵام من چێش لێنان ماشەڵڵاوی دەیدوێنم چێژ لێنانە ئەیسیکە چێژ لێنەرەکان بە پیاوی گەورەی ژوورەکانیش دەناسرێن یان پۆستەکە چۆنە بەرزە نزمە شێخوای گوندە ئەیسی چێشتە چۆنە چێشتە گەزانی هەر برنجە حیاتەکە زۆر بەی هەمووی هەمووی ینی کاک یوسفە خەنی کردووە کاک یوسف قاپشۆرە ئەو قاپشەر پۆستێکی نزمە چیە یان یارێک دەڵێ قاپشەر پێ دەکەنێ وەڵاو جاوم لێن چی کاک یوسف ئەگە وەڵامانداتەوە کاکە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن خۆشحاڵم ڕانیەیەک و بەردەڕێشیەک لە ژوورێکە کۆبوونەتەوە بەڕاستی لێرە شتی زۆر سەیر دەبینی خەڵکی سۆران و خەڵکی ئاکرێ بەیەکەوە لە ژوورێک کۆبوونێتەوە ێستاکەش بەردەڕەشی و ڕانیەکە چۆنن سپاس تۆ چۆنێ خەریکی چی بوون لێرە وەڵا سەحی کردن کامەتان سعیتان بە کامەتان کرد وەڵای ئەو برادرە لە خەرچی هەولێرە سەحی ما پێ دەکا چۆنی لە چ بەشێکنەوە بەش زمانی توچ نازانم هاتووی سعی بە و هاوڕێیانت بکەیت بەڵێ وڵات چونکە من شارەزای مەسەلەن زیاترە تا حدێک لەوانە مەسەلەن ئەوانش هەندێک مۆزوع مەسەلەن تێنێ دەگەیشتنە من هاتم خەڵکی ناو هەولێریت بەڵێ هەولێر واتە لە داخلی نامینیتەوە نەخرا وەکو میوانێک مەسەلەن هاتیمە وەکو یارمەتی دەرەگوانە یارمەتی دەرە داخلی چۆنە بینی تۆ وڵات جەوەی خۆشانی زیاتر ئازادی پێوە دیارە ئەوە فەرقی لەوەی مەسەلەن تو لە ناو خێزانی خۆتمی مەسەل حتیادی شەوان دێ دەری یەک بیدوی حەزت دەکرێت تۆش لە داخلی وای بەخۆی بەس بەلایەکی دیکەش نا لەبەر پارەکە و لایەنی مادی ئەوانەی تا حدێک زەحمەت دەبوو مەسەلەن لەبوون ئەگەر وا وایە بەس خۆشە وەکو جە و برادراتی و ژیانی سەر لە هاوڕێکانە دەی بەخۆی ساڵی پار بەس ئەو ساڵ زەحمەت وەکو پاربی بەس ئینشاءڵڵا جار و باردن باشە تۆ لە چێوە هاتووی لە شارێکەوە وەڵام لە منتقەی زراعەتی باشە داخلی چۆنە بەگشتی وەڵی داخلی جێکی حڕە لە هەموو کەسێک دەتوانی لە داخلی سعیەکانی ش بکەی بە سعیەکانیش ڕادەگەیت بەێ دەتوانی ساحەکان بکە و ئەوێ ژیانی پێداویستەکانی ژیانیش لەوێن دێ بەڕێو بە فێرە ژیانەکەبی ژیان ئەو ژیانە لە هیچ جێکی نییە نا ینی جیاوازە لەو ژیانێکە تۆ چەند ساڵە بەڕێوە دەبێت ینی ژیانی داخلی هەز دەکەی ژیانێکی جیاوازە زۆر جیاوازە لە داخلی چ شتێک فێر بووی بە دیاریکراوی وڵی مرێندا بزووتین شتە گەورەتین شت لە شتێکی داخلی زۆر خۆشە ینی تۆ حەز بە شتەکەی یەک برادرەکان دومیش داخلی پێناسی ناگرێ ئەو هاوڕێت تۆ چەندەم ساڵتە لە داخلی دەمێنیتەوە ئەوە سێم ساڵە بۆ سێم ساڵەسی بۆ ساڵدا سێم ساڵە بڵێ داخلی چۆنە ینی بەگشتی داخلی کە تۆ لە داخلی شوێنێکی خۆشە شوێنێکە بۆ تەنها کات بەسەربردنە یان دەتوانیت تۆ کە ئێوە نمونەیەکی جوانن خەریکی سعیکردن لە نێو داخلیەکانتە داخلی چۆنە بینیت بەڕاستی داخلی ینی دەرگای شکێ بۆ ژان کوخیانێت لە ماڵەوەبی قۆناغە شکێکە ژیانت فێرەکە هەم لەلایەن کۆمەڵایەتیەوە هەم لەلایەن ینی ئابووری شۆ تەنانەت بۆ منە لەلایەن کۆمەڵایەتیەوە چیات و برادر بۆ منە لەگە غرفەت لەگەڵدایە ینی تەبیعەت ڕەنگە لێکەوە دوور بن ینی بەڵام هەوڵەدەی ئەو شتانەی کەوت و ڕابی نیکەی یان ئەوان بە هەمان شێوە ینی مامەڵەیەشی زۆر تەندروست خۆ گونجان دەبی دەتوان بڵێ خۆ گونجاندنێکی زۆر باش ینی یەک ساڵ زۆر نییە ینی یەک ساڵ ئێزگا ینی کەم ئێزگار زۆرە ئەو هاوڕێیانی لەگەرتن لە ژوورەکەی خۆتان هەر ناسیاوی خۆتان نیانیش هەرێکی لە شارێکەوە هاتوون مەرحەلەیەک هەموو ناسیاوی خۆمان بوون ینی ئەوانی لە قوتابخانە لەگەکدا بوون بەڵام مەرحەلە دووش ینی بە هەمان شێوە ئەو ساڵ برادریش سەی سادەقا ینی ئەویش تۆ لەکوێوە هاتووی خۆت باڵەکەتی لە لای چۆمان باڵەکەتی و سەی سادەقا وزارە گەشتم بەیەک ئەوزارەوە ئەم گەشتمە زابزانی چۆڕەدا ئینشاءڵڵا بەڵام ینی بەگشتی ژیانی داخلی بەڕاستی فێرە ژیان تەکە هەر لە هەموو لە ئابووری بۆ منە
ئەمە هەوڵەدەی نێران بوونە بڕەپارێکن لە ماڵەوە پێدرێت ینی بە شێوکی ئابوووریانە خەرجیکەین بە شێوکی باش ینی ئەو شتانی کە پێتێن پێویستینە ینی شتە پێویستیەکان و سەرەتاییەکان و لاوەچەکان هەموو توانی کۆنتترۆل کە چکە لۆژیانی هاوسەرگیریش ڕەنگە سوودێکی ئێزگار زۆرت پێگەینێت ینی پێ دوایە ئەو هاوسەرانەی کە یانە و گەنجانێک کە ژیانی داخلیان دیتیە و پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدەن سەرکەوتوتر بن لەوانەی کە نەیان دیتە ئەوەش ئوچتازامەژت پێدا ینی کات بەسەر بن ڕەنگە تو بۆم هەر لۆ کات بەسەرک نەوێت و یعنی گوێ نەدەی بە شتەکان ڕەنگە بە شێوشی ناتەنووز ماوەڵی لەگەڵکی لەگە هاوسەرەکەشت بەڵام ئەگەر شخص بۆ شخص دەگۆڕێ بەگشتیش ئەگۆڕدرێت بەڵام من پێم وایە ئەک لەبار خۆم ئیسیفادی زۆری لێ یەکەم ینی لۆ پرۆسی هاوسەرگیریان ئەوە جگە لە هاوسەرگیریانی خێزان دایکم بۆ من خوشکم نییە ئەنی هەستەکەم کە هاتمە داخلی چوومە ماڵێ ئەمیز یارمەتی داکەم چکە هەستمە کرد کە دایک بە تاقتەنە ینی پێویستی بزەبت ینی ئەوشە دەڵێن پۆستەکان لە داخلی دابش کراوە تۆ چ پۆستەکەت هەیە وڵی پۆستەکە من ینی شێفم بەڵام پۆستەکان دابشکردنەکە چیانی بە پێی کاتە هەر شەکت پێ بوێ بۆ من ئەو ئێوێ مەزالی خوێنێ ینی شتەکان هاوڕێتیانە دابشتان کردووە بەڵێ بە هاوڕێتیان ینی ئەو ناکەین بۆ منە دیارین کردێت و قاپی شوە و شکێلێنێ زاروێ ڕەنگە من شیوەمان هەیە لە داخلی وڵی پۆستەکە دوو نەفەریبی ینی قاپشوتنا گەسک لێدانە شیولێنانەوە وڵی چالێنانە ئیسکانشنەکەی دیسان چاتێکردن ینی شانە ئەگەر نەفەر زۆر بەڵام ئەگەر نەفەر زۆر بیت ینی شتەکان زۆر ناکرێت بەڵام لە خواردن ئامادەکردن قورسە وڵی زۆر خۆشەم چێژی لێبینم هەم خوارد نەگەزانی وڵی تا ئێستا ئەتوان بڵێم شفتە و دڵمە و کفتان نزانم ینی ئەو ئەتوانم ینی ئەتوانی بیکەی ئەگەر ڕۆژێ داوت بۆمان دەکەیت سەرچا لە خزمەت باش بزانم هاوڕێت چ پۆستێکی هەیە تۆ چ پۆستێکی هەیە ئەمە بەخۆ دوو غرفە ڕێککەتینە ئەمە لە غرفەی خۆ 5 نەفەرینەوەش دوو نەفەرن حەفت نەفەر ئەرێوەڵا حەفت نەفەرین مەعالا سافوشی بەسەر لەوەی کە قاپ شۆرە پێ ینی قاپی حەوت کەسی بشوە تۆ چ پۆستێکی هەیە دوو نەفەر قاپ شۆر نەتوازلەوەی بینجارە دوو نەفەر قاپیەشن دوو شیو لێنن یەک چای لێن یەک سفرەرەگری ئەم بەخۆ لای هەوڕاتی مەشییان بەم بلێنە یانە قاپاش دای بشوێ لەبەرچە ینی عقوبە شەی لە داخلی کاکە شتانە هەیە عقوبەکەی تو لەبەرچی ینی دەبێت شوەکە لێنا قاپش بشوێ دەبێ قاپان بشۆم شەیەری کۆبنەوەی ئەوەی کرد حەفقۆلی گوتیان ئەتو عادی قاپششنێ ینی شیوا لێ نانێتیکە ناچی دی لێ نانم پیرۆزە کە سەرکەوتو بن زۆر خۆشحاڵ بن سڵاو چۆنی سڵاو لە تۆش باشی سپاس خواڵە تەندروستیت لا زۆر باشم تۆ چۆنی یاڕەبی هەر باشبی چەند ساڵە لە داخلیت وەڵام ساڵ سێم ساڵمە بەڵێ داخلی چۆنە الحەمدوللا جەوەکی خۆشی هەیە و یعنی هەم بۆ ژیان گوزارکردن و هەمیش بۆ خوێندنەکە تۆ لە چ شارێکەوە هاتووی وەڵام لە دەوروبەری پیرمام هاتووم باشە ئەبینم سعیەکەی لە نێو باخەکانی داخلیت زۆر جار قوتابیان ئەو گلەیەکەن هەڵێن لە داخلی ناخوێندرێت تۆ تەوێت چۆن جوابی ئەو کەسانە دەیتەوە یان چیان پێ بڵێ بۆ قوتابیانی کە دەڵێن هیچ کاتێک لە داخلی ئەمە ناتوانین بیخوێنین خۆی ناتوانین بڵێن ئەو قسە 100 وەیە ڕاستە لەوانەیە لە داخلی هەندێک جار هەیە قوتابیەکان درەنگ دەخەون بڵێ درەنگ دەخەون و دیجێ دەهێن و نازام سیچی بەڵام ئەگەر هەر ئامانجێکت هەبێت و ئامانجت خوێندن بێ مەرسنی هەر لە ژوورەوە بۆ نمونە مزگەوت هەیە هۆڵی خوێندن هەیە باغەکان هەیە ئەتوانێت لێرە بخوێنی ئەگەر ئامانجی خوێندن هەبێ شوێن هەیە بۆ خوێندن هەیە باشە چ شتێک لە داخلی زۆر گرینگە و کەسانی کە تازە دەبنە قۆناغی یەک دێنە داخلی پێویستە ڕاچاوی چ شتێک بکەن زیاتر لە داخلی بەڵێ وڵی ڕاچاوی بکەن کە دەوروبەر زۆر کاریگەریان لەسەر نکاتن زیاتر ئامانجەکان بە خوێندن و احتیمامیان بە ژیانی خۆیان بدەن لە داخلی وریای خۆیان بن باشە لە داخلی چ شتێکی زۆر خۆشەیە هەست بەوەکەی کە نازەمە بینەمە لێرە تێکەڵاویەکی زۆر لە نێوان هاوڕێکان و شارەکاندا هەیە تۆ کەسانی کە لە ژوورەکانی تۆن لە شارێکەوە هاتوون وڵی لەگەر برام داخلیم گرتووە لەگە برات پێکەوەە بەڵێ ئەنی دووبارە عیلەیەکتان دروست کردیتەوە الحەمدوللا باشە هاوڕێتی چۆنە لەگەڵ جیرانەکانە لەگەڵ پۆلەکانی ئێرەت ڕاز دەکەی وڵی ئینسان لە ژیاندا پێویستە هاوڕێ هەبیتن چونکە ژیان بەبێ هاوڕێ گوزار ناکاتن بەڵام تو ناتوانانی هاوڕێ هەموو متمانە هەموو کەسێک بەدەست بینی لە ژیاندا یعنی ناتوانانی متمانە هەموو کەسێک بەدەست بینی بەڵام توانی سێ چار کەس بی متمانیان بەدەست بینیت و ئیتر لە هەموو شتێک لە بەڕای من باشترە هەستێکی چۆنە هەیە کە لە نێو بەشەناوخۆی ژیان بەسەر دەبەی بەشەناوخۆیی چی فێر کردیت
هیچ برادەراتیش ناگەتە برادەراتی داخلی فێربن کە داک چەندە بە قیمەتەکە داک چەندە بە نرخە ئەن لێرە ئەرکوماندی بوون دایکمان بێتەوە کە من لە کاتی خواردن ئازکردن ینی تا ڕادەیەکی باشمان دوودەوم وای من پۆستەکەم قاپشەوەردن بوو بەڵام پۆستەکەم گۆریەوە لەگەڵ ئەم بەڕێزە ئێستا یاریدەدەری کێش لێنەرم داخلی خۆشە چکە من ساڵەکەم بەڕێ کردووە ئەگەر بێت و لەگەڵ هاوڕێکان ڕێککەوی زۆر خۆش دەبێت ئەو کەسانی دێنە داخلی بەڕاستی یەکەم ساڵیان ناخۆشە بەڕاستی فێرە ژیانەکەبی ژیان ئەو ژیانە لە هیچ جێشی نییە نا ئەوەی گرنگە کە دۆزینەوەی هاوڕێی باشە ینی تۆ لەگەڵ هەموو کەسێک داخلی کەسی جیاوازی تێدایە تێژێنەرەکان بە پیاوی گەورەی ژوورەکانیش دەناسرێن یان پۆستەکە چۆنە بەرزە نزمە شێخوای گوندە ئەنی بەگشتی ژیانی داخلی بەڕاستی فێرە ژیان تەکە هەر لە هەموو لە ئابووری بۆ منە ئەمە هەوڵە دەینێران بوونە بڕەپارێکن لە ماڵەوە پێدرێت ینی بە شێوکی ئابوووریانە خەرجیکەین ڕەچا ئێوە بکەن کە دەوروبەر زۆر کاریگەریان لەسەر نەکاتن زیاتر ئامانجەکان بە خوێندن و ئێحتیمامیان بە ژیانی خۆیان بدەن لە داخلی وریای خۆیان بن خۆشەویستانم ئەوەی گوێبستی بوون سەرنج و ڕای قوتابیانی نێو بەشە ناوەخۆیەکان بوو باسی بەشە ناوەخۆیەکانیان بۆ کردین و باسی ئەویان بۆ کردیم زاناخۆرە بەشە ناوەخۆیەکان ئێوان چۆن گوزەر دەکەن چۆن ژیانیان بەسەر دەبن باسی ئەویان کرد کە چ پۆستێکیان هەیە لە بەشە ناوەخۆیەکان بەم ئەندازە گەشتمان کۆتە یەڵقەی بەرنامەیەم جارەی پەیامی تۆ بەو هیوای ببێتە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئازیز تاڵقەیەکتر و بەرنامەیەکتری پەیامی تۆ بە ئێوەی خۆشەوی شاد دەبمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس سارمەمی کامێراوانتان لێبێ تاڵقەیەکتر بە ئێوەی خۆشەوی شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ